لەگەڵ گەرمترین سڵاو و ئارەزووی سەرکەوتن دڵخۆشین لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان. بەرنامەیەم هەفتەمان تایبەتە بە هەڵسوڕانی ئاشکرا و قانونی باز لە تێگەیشتنە هەڵەکان سەبارەت بەوە و ڕێگا چارەکرداری بۆ چارەسەرکردنیان. فەرموو بینەرمان بن. جیاکردنەوەی نێوان کاری ئاشکرا و باسی تێکەڵکردنی چالاکی ئاشکرا و نهێنی. لە باسەکەی ئەم هەفتەماندا پێش هەر شتێک دەمانەوێت لە تێگەیشتنێکی هەڵا سەبارەت بە بابەتی کاری ئاشکرا و یاسایی دوور بکەوینەوە. ئەوەیش ئەوەیە کە گوایە باسەکانی ئێستامان دەربارەی کاری ئاشکرا و یاساییە، باسێکە لەسەر تێکەڵکردنی کاری ئاشکرا و نهێنی لە حاڵەتێکدا ئەوە بابەتێکی تەواو جیاوازە. هەردووی ئەم باسانە شوێنی خۆیان هەیە و پێویستە بە جیاوازی لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت. ئەوەی ئێمە تا ئێستا هەوڵمانداوە لەلایەنە جۆراوجۆرەکان ڕوونی بکەینەوە باسی کاری ئاشکرا و قانونی بووە. ئێمە هێشتا باسێکی فراوانمان لەسەر تێکەڵکردنی کاری ئاشکرا و نهێنی یا حیزبی نهێنی و کاری ئاشکرا نەکردووە. ئەگەر هەندێک جار بەهۆی پێویستی ئەم زاراوەیەوە هاتووەتە گۆڕێ تەنها پەیوەندی بۆ بە وەڵامدانەوەی پرسیارێکی دیاری کراوە. بەڵام ئەم پرسیارانە لەم ماوەیەدا لەلایەن هاوڕێیانمان لە ناوخۆی وڵاتەوە ئاڕاستەکراون. پیشان دەدەن کە بۆ هەڵگرتنی هەر جۆرە تێگەیشتنێکی هەڵا پێویستە پێشتر تێڕوانینی خۆمان سەبارەت بە چالاکی ئاشکرا و چالاکی نهێنی بەجیاڕوون بکەینەوە. بنەمای گشتی هەڵسوڕانی حیزب وە کۆی گشتی نەک کۆی تاکەکان. لە پەیوەندی بە چالاکی نهێنی و چالاکی ئاشکراوە پێش هەر شتێک بیرخستنەوەی ئەم خاڵە گرنگە پێویستە. ئەوەی حیزبێکی سیاسی وە کۆیەک لە چالاکیەکانی خۆی پێویستە بیباتە پێش لە چالاکیەکانی هەر تاکە ئەندامێک یان هەر حوزەیەکی دیاریکراوی حیزب ڕەنگ ناداتەوە. کاری گشتی حیزب چالاکیەکی فراوان و گەشتگیرە و ئەم گەشتگیریەش لە ڕێگەی چالاکیەکی کۆی هەموو ئەو حوزەگەلەوە دابین دەبێت کە بە حیزبەکەوە پەیوەستە لای یا لێی نزیکن، نەک لە ڕێگەی چالاکی سربەخۆ هەر ئەندامێک یان هەر حوزەیەکی دیاری کراو. ئەگەر حیزبێکی ئاشکرا پێویست بێت بەشێک لە چالاکیە نهێنیەکانی خۆی بپارێزێت یان حیزبێکی نهێنی بتوانێت لە بوارەکانی چالاکی ئاشکرادا بەشدار بێت، ئەنجامدانی ئەم ئەرکانە بابەتێکی کاری هەموو حیزبە. حیزب پێویستە سیاسەت و شێوازەکانی خۆی بۆ هاوتەریبکردنی ئەم دوو بوارە چالاکیە ڕوون بکاتەوە و جێبەجێکردنی ئەوەش لە ئەستۆی دەستگای ڕێبەری حیزبە. دیکتاتۆری وەک بربەستی سەرەکی بەردەم چالاکی کۆمۆنیستی. دیکتاتۆر و خەفەقان هەمیشە بربەستی سەرەکی بوون لە بەردەم چالاکی ڕێکخراوە کۆمۆنیستیەکاندا. لەم قۆناغی مێژووی ئێستای ئێراندا کە کۆسپ و بەندەکانی دیکتاتۆری کەمێک شل بوون، ڕێکخراوە کۆمۆنیستی و ڕادیکاڵەکان توانیویانە چالاکی بکەن. بۆ نمونە دوای جەنگی یەکەمی جیهانی و دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران یا دوای جەنگی دووەمی جیهانی و لە ماوەی ساڵانی 1320 تا 1332 یان لە ساڵانی 1357 و 1358 لە سەردەمی شۆڕشتی ئێران. نهێنیکاری وەک چەکی سەرکەوتن و مەرجەکانی. بەڵام ئەگەر دیکتاتۆری و خەفەقان بربەستی سەرەکی بەردەم چالاکیەکی ڕێکخراوەیەکی کۆمۆنیست بێت، ئەوە نهێنیکاری و فێربوونی هونەری خەبات لە دژی پۆلیسی سیاسی چەکی سەرکەوتنە لە دەستی شۆڕژگێڕانەی کۆمۆنیستەکاندا. ئەگەر ئەم هونەرە بە باشی فێر ببین، دروستکردنی ڕێکخراوەی بەهێزی ژێرزەمینی تەواو مومکینە. ڕەنگە بۆ ماوەیەک بە هێواشی بڕواتە پێش و لاواز بێت و لە ماوەیەکی دیکەدا بە خێراییتر گەشە بکات و بەهێزتر بێت. بەڵام لە هەموو حاڵەتەکاندا شتێکی تەواو مومکین و کرداریە بە مەرجێک کە ئەم خەباتە پشت بە پابەندبوونی تونند بە بنەماکانی نهێنیکاری ببەستێت. لە شێوازی کار و چالاکیەکەدا پاراستنی وریایی، ڕێکوپێکی و فێربوونی یاساکانی نهێنیکاری لەگەڵ زیرەکی و لێهاتووی کرداری زۆر گرنگ و حیاتیە. هاوسەنگی هێز، خاڵە بەهێزەکانی تێکۆشەران و دوژمن. خاڵە بەهێزەکانی ئێمە لە خەباتدا چین؟ یەکەم،
شۆڕژگێڕانی کۆمۆنیست لەگەڵ ڕژیمێکدا شەڕ دەکەن کە زۆرینەی خەڵکی کۆمەلگا لی بێزارن و ئەم ڕژیمە لە ناو خەڵکدا دۆخی خراپی هەیە. دووەم، ئەو ڕێگایی گرتوویانەتە بەر ڕەوایەتی هەیە و لە ئاراستەی حرەکەتی پێشکەوت و خوازانی مێژوودایە. سێیەم، چالاکیەکانی پشت بە شیکردنەوەیەکی ڕوون لە بارودۆخی واقعی کۆمەلگا و بوونی ستراتیژی و سیاسەتێکی دروست دەبەستێت کە لەگەڵ ئەو بارودۆخەدا هاوتەری بە. چوارم، ئەو خاڵە گرنگی بابەتی ئەم ڕۆمانە. شۆڕژگێڕانی کۆمۆنیست بنەماکانی خەباتی نهێنی و کارکردن لەژێر بارودۆخی دیکتاتۆر و خەفەقان بەباشی فێر بوون. بەڵام خاڵە بەهێزەکانی دوژمن چین؟ دوژمن دەستگایەکی گەورە و فراوانی ئەمنی هەیە، کادر و پسپۆڕی تایبەتی بۆ بەرەنگاربوونەوەی ڕێکخراوەی سیاسیە دژبەرەکانی بە تایبەت کۆمۆنیستیەکان پەروەردەکردو و لە ئەزموونەکانی خەباتی دژە شۆڕش لە سەرانسەری جیهان سوود وەردەگرێت. بە ئامرازەکانی سەرکوتکردنی خۆی هەوڵ دەدات خەڵک بترسێنێت و بە سەریاندا زاڵ بێت. بۆیە شێوازی دروستی کار ئەوەیە کە بەردەوام هەوڵ بدرێت خاڵە بەهێزەکانی ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دوژمنە بەرز بکرێنەوە. پێکاتەی ڕێکخراوەی چالاکی نهێنی حەوزەی حیزبەکان و ئەرکەکانیە. چالاکی نهێنی حیزب بنەڕەتیە لە ڕێگەی ڕێخستنی حەوزە نهێنیە حیزبیەکانەوە پێش دەچێت. ژمارەی ئەندامانی ئەم حەوزانە زۆرجار لە نێوان 3 تا 5 کەسدایە. یەکێک لە ئەرکە هەمیشەکیەکانی حەوزە چاودێریکردنی بارودۆخی ئەمنی حەوزەکەیە. هیچ کەس جگە لەوانە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان پێویستیان بە زانینی ئەو زانیاریانە هەیە. نازانێت ئەندامی خانەکە سەر بە کام ڕێکخراوە و پەیوەندی ڕێکخراوەکان چین. ئەوانیش تەنها بەو ئەندازەیە دەزانن کە پێویستیان پێیەتی. بەپێی ئەساسنامەی حیزب ئەرکەکانی حەوزەکان بەو شێوەیە دیاری کراون. حەوزەکان پێویستە پەیوەندی نێوان حیزب و خەڵکدا بمەجێن و گەشەی پێ بدەن. بەرنامە و سیاسەتەکانی حیزب بانگەشە بکەن، گۆڤار و بڵاوکردنەوەی حیزب دابەش بکەن، هاوکاریە داراییەکان ڕێک بخەن و کرێکاران و زەحمەتکێشانی ناوچە چالاکی خۆیان بەپێی ڕێنمایی حیزبیەکان ڕێک بخەن. بۆ چالاکی نهێنی و بۆ ئەندامانی حەوزەیەکی حیزبی ئەم پرسیارە بنەڕەتیە دێتە پێشەوە کە چۆن دەتوانرێت ئەم جۆرە چالاکیانە بە شێوەیەکی نهێنی ئەنجام بدرێن. هەڵسوڕانی نهێنی و ئامادەبوونی کۆمەڵایەتی چارەسەرکردنی تەناقوزێکی دیاری. بێگومان ئەنجامدانی ئەم جۆرە کارە پێویستی بە شارەزایی و توانایی تایبەتی هەیە. کەسێک کە دەچێتە ناو ئەم بوارە چالاکیەوە پێویستە ئەم شارەزاییە فێر ببێت و پابەندبوون بە بنەما سەرەکیەکان بکاتە بەشێک لە کولتور و شێوازی ژیانی خۆی. بەڵام لەگەڵ هەمووی ئەوەی ئەم کارە تەکنیکی و پسپۆڕانەیە، ئەم بوارە چالاکیە لە ماڵە تیمە دوورخراوەکان و جیاواز لە کۆمەلگا ئەنجام نادرێت. چالاکی نهێنی بە هیچ شێوەیەک لەگەڵ کۆمەڵایەتی بوون، متمانە پێکراوی و ناوبانگی باشی چالاکوانن تەناقوزی نییە. ئەندامانی نهێنی حەوزە لە هەمان کاتدا کەسانێکن بە تەواوی کۆمەڵایەتی و خاوەن زۆرترین پەیوەندی ڕاستەقینەن لە ڕێگەی پەیوەندی ئاسایی و ئاشکراکانەوە لەگەڵ کرێکاران و خەڵکی دەوروبەری خۆیان. ئامادەبوونی ئەندامانی حەوزە لە جۆراوجۆری پەیوەندیەکاندا لەگەڵ خەڵک، لەگەڵ کۆڕ و کۆبوونەوە خێزانیەکانیان و لەگەڵ ڕێکخراوە جۆراوجۆرەکانی ناو کۆمەلگا بە ئاسانی ئەم دەرفەتە بە حیزب دەدات کە ئاگاداری هەموو ئەو شتانە بێت کە لە کۆمەلگا ڕوودەدەن. هەروەها بە خودی ئەندامانی حەوزە دەرفەتی فراوانکردنی پەیوەندیەکان دەدات. گرتنەبەری ئەم شێوازەی کار بە هیچ شێوەیەک دژ بە نهێنی هێشتنەوەی ناسنامەی حەوزە و پەیوەندیەکەی بە حیزبەوە نییە. چونکە تاکێکی ئاگاداری سیاسی دەتوانێت بە هەمان ئەندازە لە هەڵوێست و سیاسەتی هەموو حیزبە سیاسی جیاوازەکان ئاگادارە، لە حیزبی کۆمۆنیستیش ئاگادار بێت و ئەو زانیاریانە بە کرێکاران بگەێنێت بەبێ ئەوەی هیچ قسەیەک لەسەر حیزببوونی خۆی بکات. بە کورتی ئەوەی دەبێت لە هەر ئێستا لە ئاستێکدا لە چاوی خەڵکی دیکەدا نهێنی بمێنێتەوە شێوازی پەیوەندی ڕێکخراوەی لەگەڵ حیزبە، نەک ناوەڕۆکی سیاسی ئەو پەیوەندیە. پەیوەندی لەگەڵ خەڵک، هەم ئەرکە هەم ئامرازی پاراستنی ئاسایش. بەڵام هەبوونی پەیوەندیەکی فراوان لەگەڵ خەڵک نەک تەنها لە پێداویستیەکانی چالاکی ئاشکرا و یاساییدا کورد نابێتەوە، بەڵکو لە ئەرکەکانی حەوزە حیزبیەکان و هەڵسوڕاوە نهێنیەکانی پێویست بە حیزبەکەش.
پەیوەندی فراوانی ئەندامانی نهێنی حیزب لەگەڵ خەڵک لە هەمان کاتدا کە مەرجێکی سەرەکیە بۆ پێشبردننی ئەو ئەرکانی لە ئەستۆگرتووە یەکێکە لە گرنگترین و کاریگەرترین ڕێگاکان بۆ پاراستنی ئاسایشی خۆشی. چالاکی حیزبی دەتوانێت لەگەڵ کۆڕ و کۆمەڵە جۆراوجۆرەکانی کرێکاران و کۆمۆنیستی پەیوەندی هەبێت و لە ڕێگەوە ئاستی یەکگرتووی و هاوپشتی نێوانیان بەرز بکاتەوە بەبێ ئەوەی بە پێویستی بزانێت پەیوەندی ڕێکخراوەی لەگەڵیان هەبێت. پەیوەندی سیاسی و کۆمەڵایەتی هاوبەشەکان و دروستکردنی پراکتێکی خەباتی هاوبەش ئەو دەرفەتە بە ئەندامانی حەوزە دەدات کە لە ناو جوڵەی خەباتدا باشترین و دڵسۆزترین و کاریگەرترین هاوڕێکانی خۆیان بدۆزنەوە و ئاڕاستیان بکەن بۆ بەشداری لە چالاکی حیزبی و ڕێکخراوەیی. بۆنی ئەم پەیوەندیانە هەروەها دەرفەتە بۆ ئەندامی نهێنی حیزب دەدات کە بنەماکانی نهێنی کاری خۆی بە وردی زیاتر جێبەجێ بکات، جوڵە و هەنگاوەکانی دوژمن بەردەوام چاودێری بکات و لە کاتی ڕوودانی مەترسی بە یارمەتی ئەم پەیوەندیانە بە کەمترین زیان لەو بارودۆخە دەرچێت. کورتەیەک لەسەر چالاکی نهێنی و گواستنەوە بۆ باسی چالاکی ئاشکرا. سەبارەت بە چالاکی نهێنی و بنەماکانی نهێنیکاری دەتوانرێت و پێویستە زۆر زیاتر لە هەمان قسەی لەسەر بکرێت، بەڵام ئامانجی سەرەکی لە هێنانە گۆڕی ئەم باسە لەو چوارچێوەیەدا ئەوەیە کە ڕوون بکەینەوە هەردوو جۆری چالاکی واتە ئاشکرا و نهێنی سەرەڕای تایبەتمەندیەکانیان لە بنەڕەتدا چالاکیەکی کۆمەڵایەتی. وا بزانرێت کە گویا چالاکی بواری کاری ئاشکرا و یاسایی خاوەن پەیوەندیە کۆمەڵایەتێکی فراوانە، بەڵام چالاکی بواری کاری نهێنی مرۆڤێکی تەنیا و دوورپەرێزە ئەوە دروست نییە. لەگەڵ ئەوەشدا پێشینە و شێوازی کاری ئەوان جیاوازن. ئامانجی ئەم باسەژ ئەوەیە کە لەگەڵ پاراستنی ناسنامەی کۆمەڵایەتی چالاکی لە هەردوو بوارەکەدا جیاوازیەکانیان ڕوون بکاتەوە و پاشان وەڵامی هەندێک پرسیاری دیاریکراو لە پەیوەندی بداتەوە. چالاکی ئاشکرا وەک لایەنێکی بنەڕەتی لە ستراتیژی حیزب. کارکردن بە شێوەی ئاشکرا و یاسایی یەکێکە لە لایەنە بنەڕەتیەکانی ستراتیژی حیزبی کۆمۆنیستی ئێران. ئەگەرچی حیزبی کۆمۆنیستی ئێران لەژێر دیکتاتۆری زاڵدا دەرفەتی ئامادەبوونی ئاشکرای لە گۆڕەپانی سیاسی ئێراندا نییە و هەڵسوڕانی ئەم حیزبەش دووچاری ڕادونان و زیندانن، بەڵام سەرەڕای ئەوەی یەکێک لە لایەنە بنەڕەتیەکانی ستراتیژی حیزب هاندان و بەهێزکردنی چالاکی عەلەنی و قانونیە لە پێناو ئامانجی هەم دەست بەجێ و هەم درێژخایەنەکانی حیزب. ئێمە دەمانەوێت بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان بە ئاراستەی سەرکەوتن ببین. ئێمە دەمانەوێت چینی کرێکار وەک چینێک بۆ وەرگرتنی چارەسەری کۆمەڵگا ڕێک بخەین. چۆن دەکرێت ئەم کارە و ئامانجانە بە شێوەی نهێنی بە ئەنجام بگەێنین؟ ئەم ئامانجانە بەبێ بوونی پەیوەندیەکی فراوانی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکی خەباتکار جێبەجێ نابن. ئاشکرایە کە لە وڵاتانی دیکتاتۆری وەک ئێران یەکێک لە مەرجەکانی پێشکەوتنی ئەم پرۆسەیە ئەوەیە کە دوژمن لە بەرابەری فشاری خەڵکدا یا بەهۆی بارودۆخی عینی خۆیەوە تا ڕادەیەک پاشەکشێ بکات. بەڵام سەرەڕای هەمووی ئەمانە تەنانەت لە توندترین دیکتاتۆریەکانیشدا هەندێک شێوازی دیاریکراوی چالاکی ئاشکرا هەر دەتوانێت بوونیان هەبێت. بۆیە پێویستە میکانیزمەکانی کارکردن لەم ئاستەدا بناسین و بخەینە ناو تێگەیشتنی گشتی خەباتکاران، چالاکوانان و چەپ و کۆمۆنیستیەکان. لە حاڵێکدا کە ڕێکخراوە و پەیوەندیە حیزبیەکان دەبێت بە تەواوی و بە ڕەچاوکردنی هەموو بنەما و شێوازەکانی نهێنیکاری دوور لە دەستی دوژمن بپارێزرێن و لە ئەو ڕێگایەوە بەردەوامیان دابین بکرێت. بواری کاری ئاشکرا هێزی خۆی لە کاری ئاشکرای خۆیەوە وەردەگرێت و بە هەرچی فراوانترکردنی ئەو کارە و بەدەستهێنانی پشتیوانی گشتی بۆی توانای بەردەوامبوونی خۆی دەپارێزێت. پێناسەی نەرینی چالاکی ئاشکرا ئەوەیە کە چالاکی ئاشکرا نییە. پێشەوەی بچینە ناو باسە وردەکانی کاری ئاشکرا و یاسایی پێویستە تێگەیشتێکی هاوبەشمان لە بنەمای ئەم جۆرە چالاکیە هەبێت تاکو بتوانین جیاوازیەکانی لەگەڵ چالاکی نهێنی بناسین و هەروەها هاوبەشیەکانیشیان دەست نیشان بکەین. زۆر بە کورتی دەبێت بڵین چالاکی ئاشکرا شوێنێک نییە بۆ کۆبوونەوەی چالاکوانی حیزب لەژێر پەردەی کارێکی ئاشکرا. چالاکی ئاشکرا ڕێگایەک نییە بۆ فریودانی دوشمن. لە ڕاستیدا ئێمە نامەنەوێت چالاکیە حیزبیە قەدەغەکراوەکانمان بە شێوازێکی سەیر و سەمەرە لەم ڕێگەوە پێش ببین. ڕەنگە ئەم کارە لە بارودۆخی دیاریکراودا و بۆ حیزبێکی دیاریکراو ممکن بێت، بەڵام بە هیچ شێوەیەک بابەتی باسەکەی ئێمە نییە.
هەروەها چالاکی ئاشکرا لەسەر بناغەی هەڵسەنگاندنی نوێ لە گۆڕانی ماهیەتی ڕژیندا نییە. گۆڕانی بارودۆخ دەتوانێت دەرفەتی زیاتر دروست بکات، بەڵام تا ئەو شوێنەی پەیوەندی بە بنەماکانی کارەوە هەیە. چالاکی ئاشکرا تەنانەت لە دیکتاتۆرترین بارودۆخەکانیشدا ممکنە. کاری ئاشکرا و یاسایی چالاکیەکی کۆمەڵایەتیە کە بەردەوام درێژەی هەیە. پرسیار ئەوەیە چۆن چالاکیەکان لەم بوارەدا بەیەکەوە پەیوەست بکرێن، چۆن لە ئەزموونی یەکتر سوود وەربگرن و چۆن ئاگاهانەتر و ئامانجدارتر بین. ئەمنیەت لە چالاکی ئاشکرا بەرامبەر ئەمنیەت لە چالاکی نهێنی. باوەڕێکی باو ئەوەیە کە گوایە چالاکی نهێنی کارێکی مەترسیدار و چالاکی ئاشکرا کارێکی کەم مەترسیە. ئەم وێنایە دروست نییە. وەک دەبینن چالاکوانانی بواری چالاکی ئاشکراش بەردەوام لەژێر هێرشی دوژمندان، بەڵام ئەگەر چالاکوانی نهێنی ئەمنیەتی خۆیان لە پلەی یەکەمدا لە وریایی پابەندبوون بە بنەماکانی نهێنیکاری و فێربوونی بەرەنگاربوونەوەی پۆلیس لە دەرەوە و لە ناو زینداندا وەردەگرن. چالاکی ئاشکرا هێزێکی پاراستنی ئەمنیەتی خۆی لە پلەی یەکەمدا لە کۆمەڵایەتی بوونی خودی ئەم چالاکوانە بەدەست دەهێنێت. لەبەر ئەوە فعالێک دەبێت پێداویستیەکانی ئاشکراکردنی کارەکەی خۆی دابین کردبێت. ئەو دەبێت لە ڕێڕەوی چالاکی خۆیدا زۆرترین خەڵک قایل کردبێت و بە ڕەوای ئەو شتانەی کەی دەڵێت بە لۆژیکێکی یاسایەبوونی دروشمەکانی و بەکردداری و کاریگەریان. هەندێک کەس ڕەنگە بڵێن ڕژیمی کۆماری ئیسلامی گوێ بەم قسانە نادات. باشە ئەگەر وابێت ئەوە ڕژیم خۆی بەهای ئەوە دەدات و بەکردنەوەی تووڕەیی و ڕق و کینەی خەڵک ڕۆژی هەڵچوونی گەشتیەکانی کە لە دەستی دەرچووە نزیکتر دەکاتەوە. جیاوازی پێشینە و شێوازی کار لە هەردوو بواری چالاکیدا. ئێستا کە بە شێوەیەکی گشتی لە هەردوو بواری چالاکی ئاشکرا و نهێنی تێگەیشتین، دەتوانین جیاوازیەکانیان بەڕوونی بناسین. گوتمان کە پێشینە و گرنگیەکانی چالاکوانانی ئەم دوو بوارە جیاوازن. ئەوان هەرچەندە لە کۆتاییدا ئامانجی هاوبەشیان هەیە و خزمەتی هەمان ئامانج و بیرۆکە دەکەن، بەڵام بۆ گەیشتن بە هەمان ئامانج پیشینە و شێوازی جیاوازیان بۆ کارکردن هەڵبژاردووە. بۆ نمونە کاتێک کەسێک ئەرکی ڕێبەری و سەرکردایەتی بوارێکی چالاکی ئاشکرا لە ئەستۆ دەگرێت، بەقەدەر پێویستی سەرقاڵی و ئەرکی لەسەر کەڵەکە دەبێت کە ناتوانێت ئەو ڕادەی وریایی و وردبینی پارێزگاری هەبێت کە بۆ بەشداری لە چالاکی نهێنی پێویستە. تەنانەت ئەگەر ئەو کەسە توانایەکی نایابی بۆ تێکەڵکردنی هەردوو بواری چالاکی هەبێت، لە ئەنجامی کارەکەدا بە ناچار زیان بە یەکێک لەوانە دەگەێنێت، زیانێک کە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەری نەرێنی هەیە و هەم لە ڕووی ڕێکخراوەیەوە. لەبەر ئەوە ئاشکرایە کە دەبێت هەر کەسە و پێشینەی خەباتی خۆی دیاری بکات و پابەند بێ بە داواکاری و پێویستیەکانی ئەو پێشینەیە. بەشداری مەحدود یان ئەنجامی نهێنی لە چالاکی ئاشکراکاندا ئەگەر و سنوورەکانی. لەلایەکی ترەوە کاتێک باز لەوە دەکەین کە خۆی چالاکی نهێنیش سروشتی کۆمەڵایەتی هەیە، مەبەست ئەوەیە کە ئەنجامانی نهێنی حیزب ناتوانێت لە خەباتی کۆمەڵایەتیەکانی کارگا، گەڕاک یان بە گشتی شوێنی کار یا خوێندنیاندا بەشدار نەبێت. ناتوانێت لایەنە دەوروبەرەکانیان وێنەی کەسێکی محافز و دوورپەرست دروست بکات. ئەگەر هاوڕێیەک لەم بارودۆخەدا ئەولەویەتی کاری خۆی دابێتە چالاکی نهێنی، لەو کاتەدا ناتوانێت بە پرسیارەتی قورس و دیاری لە بوارە ئاشکراکاندا لە ئەستۆ بگرێت، بەڵام خۆی بەشداریکردن لەم بوارانەدا لە بنەڕەتدا ئیمکانی هەیە. کەسێک کە لەو شوێنەدا بێت ئەگەر لە بنەماکانی ئەوەی کە تا ئێستا لە گفتوگۆماندا باسمان کردووە لەگەڵمان هاوڕابێت، ئەوە تێدەگات کە ئەگەر ناتوانێت لە ئاستی عەمەلی خەباتی ئاشکرادا بەشداری بکات، چونکە ئەولەویەتی کاری خۆی بە شێوەیەکی تر دیاری کردووە، لەم کاتەدا لانیکەم دەتوانێت لە بەرەی دوورکەوتنەوە کە دەکرێت زیان بە باوەڕپێکری و کەسایەتی کۆمەڵایەتیەکەی بگەیەنێت بە ئاستێکی دیاریکرا و بە ڕەچاوکردنی هەموو ئەو خاڵانە کە لە داهاتوودا زیاتر باسییان لێ دەکەین، لەو جوڵە و چالاکیەدا بەشدار بێت و کاریگەری خۆی بە ڕێگاکانی ترەوە جێبەجێ بکات.
لە کۆتاییدا ئەگەر ئەو ڕێگایانەی تر بەباشی بناسرێن و ئەگەر لەوە زیادە ڕەوی نەکرێت لەوەی کە چالاکی ئاشکرا بە هەموو سنوور و مەترسیەکانیەوە لە کۆتاییدا لەلایەن دوژمن قبول کراوە و مەودای ئەنجامدانی هەیە ئەوە بەشداریکردنی تێدایە بۆ خۆی مەترسیەکی تایبەتی بۆ دروست ناکات بەمەرجەیەک یاسا و ڕێسای ئەم بوارە بە دروستی ڕەچاو بکرێت.
بەڵێ ئازیزان و خۆشەویستانی، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەشمان تا هەفتەی داهاتوو ماڵەوە.